یەکێکی تر لەو دەستەواژانەی کەوا زۆر لە ناو خەڵکدا باوە زۆربەی خەڵکی و زۆرینەی چارەخوازان دەڵێن ددانەکانمان بەهۆی بۆ ماوەییەوە خراپە یا و خۆت لەوی ڕاستیەوە ددانمان خراپە و زۆر زوو تێک دەچێت و کلۆر دەبێتن کەچی ئەمە هەڵەیە سەرڕای ئەوەشکەوە زۆربەی لێکۆڵینەوەکان دەریان خستووەکەوە بۆ ماوە کاریگەری هەیە لەسەر خراپی و لاوازی ددانەکان بەڵام ئەمە هۆکاری سەرەکی نییە بۆ ئەوەی کەوا ددانەکان خراپ بێتن و زۆربەی چارەخوازەکانیش ئەوە بە بیان و دەگرنکەوە بەهۆی بۆ ماوەیەوە ددانەکانیان خراپ بێتن کەچی چەندین هۆکاری تر هەن کە بە هۆکاری پلەیەکدا دەنێن لە خراپی ددانەکان ئەو هۆکارانەش گرنگی نەدان و پاک و خاوێڕانەگرتنی دەم و ددان بەد خۆراکی و هەروەها خواردنی ڕێژەیەکی زۆر لەو خواردنانەی کەوا شەکریان تێدایە و جگەرە کێشان و چەندین هۆکاری تر کە ئەمانە هۆکاری سەرەکیم بۆ تێکچوون و هەروەها خراپی ددانەکان و بۆ ئەو بەشەکەمەی کەوا بەهۆی بۆ ماوەیەوە ددانەکانیان لاوازنیاوە خۆت خراپەیان دەتوانن بە جێبەجێکردنی ئەم خاڵانەی خوارەوە ددانەکانیان سەلامەتتر بێتن ئەوەش بە پاک و خاوێنڕاگرتنی دەم و ددان واتە شوشتنی ددانەکان ڕۆژانە دوو جارەوە بەکارهێنانی پەتی ددان و خۆراکی تەندروست و هەروەها دوورکەوتنەوە لە خواردنە شیرینەکان یاوە خۆت خواردنیان لە کاتی ژەمەکان نەک لە کاتەکانی تردا و هەروەها دوورکەوتنەوە لە جگەرە کێشان و سەردانیکردنی پزیشکی ددان ساڵانە دووجار بۆ ئەوی ددانەکانیان سەلامەت بێتن کەواتە بۆ ماوە هۆکاری سەرەکی نییە لە خراپی ددانەکان وەکو ئەوەی کەوا خەڵکی وای دادەنێن کەوا هۆکاری پلەیەک یاوە خۆت تەنها هۆکار بێتن بۆ خراپی و هەروەها بۆ کلۆربوونی ددانەکان بە هیوای ددانێکی سەلامەت و تەندروست بۆ هەموو لایەک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی